تەماتە سوور و جوان و بەتامەکەی کوردستانە گەیەنرایە بەردەم وەزارەتی کشتتوکاڵی عێراق لە بەغدا. جوتیارانی کوردستان هاتوون پیان بڵێن دەست لە بەربوومی هاوردەکراو هەڵگرن و ڕێگە بدەن ئەم بەرهەمە بگاتە دەستی عێراقیەکان. هاتین وەکو ئەوە کە ئەم با بڵێن گلەیانەمان بگەینە حکوومەتی عێراقی فدرال وەزارەتی زراعە بۆ ئەوەی ئەوان بە دوواداژونکەن کە وەکو معلومی جەنابتانە لە سنوورەکانەوە تەماتێکی زۆری ئێرانی داغڵە بێ کە هیچ باژێکی نەخراوەتە سەر ئەمەش بۆتە هۆی دابەزاندنی بەرهەمی با بڵێن تەماتی پێنجوێن. لە ڕاستی ئەو عالمە ئەو نە قەرزارە ئەو نە قەرزاری دوکانارە تەماتێکی پارە ناکە کیلۆ 100 دینارەکە ناچارە بێ بێت ئێرە بچێ بۆ گوێ پەنا بۆ گوێ بێنێ. کە وەکو فەلاحەکانی پێنجوێن هاتوین بۆ ئێرە خەسارەمەتێکی زۆر بووین، پارێکی زۆرمان مەسرف کردووە لەو دەشتەیە و ڕستیش پارەمان بۆ ناکات. ئێمە بۆ نمونە تەماتە بە بەرزترین کوالێتی بە باشترین پێداویستیەکان بەرهەم ئێهێنین، تەماتێکی زۆر باش بەرهەمێنین. ئێستا حالێن لە لای خۆمان کیلۆی 100 دینار بۆ 150 دینارەکات. دوای کۆبنەوەی نوێنەرانی جوتیاران و پەرلەمانتارانی کورد لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ، وەزیر بڕیاریدا پشتیوانی جوتیارانی کوردستان کات و لەبەری هاوردەی بەرهەمی دەرەوە ڕێگە بدەن بەرهەمی کوردستان بگاتە سەر جەمشارەکانی عێراق. داوامان لێ کرد لیژنەیەک بنێرێ بۆی کە بەڕاستەوخۆ خۆیان ئەو بابەتە چیک بکەن لەسەر واقع حاڵی ئێوە ببینن. بەڵام وتی لەوە ئاسانتر ئەوەیە کە وەزیرەکەی خۆتان کتابێک بۆ من بنێرێ ئەوە ئاسانترە من ئەوە ئەەکەم ئیتر پێویستی بۆ نیە من لیژنەیەک بنێرم. ئێمە پشت دەبەسین بۆ کتابەی کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ئەینێرێ. بەڕەنجی ئێوە ئەرشی هەمومانە ئیتر ئەوە یەکێکە لەم خاڵانەیەکە ئەوڕۆ لەگەڵ هەواڵانمان لە فراکسیۆنە کوردەکان بێگومان وەستاوی لێرە و دڵیاتان دەکەینەوە کە بەجێتان ناهێڵین لەگەڵتان دەبین لە پشتان دەبین هەر وەک چۆن لە مەسەلەی ئەوەی کە 70 ساڵ بووپارەی گەرمی جوتیارا وەرنەدەگیرە لەگەڵ تا موینتای مافەکانتان وەرگیرایەوە. ئەوەش نەمزادەیە بەڵکەوە قەناعەتێکی ئەخلاقی ئیمانی خۆمانە. ڕەنجی ئێوە پشتیوانی ئێمە بۆ ئێوە دڵنیاتان دەکەینەوە ئینشاءالله. جوتیارانی هەرێمی کوردستان بەهۆی ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان و ڕێگرتن لە هەناردەکردنی بۆ شارەکانی ناوڕاست و خواروی عێراق دووچاری زیانی گەورە بوونەتەوە. بە جۆرێک ناچار بوون هەر کیلۆیەک تەماتە بە تەنها 100 دینار بفرۆشن. ساڵانە جوتیارانی هەرێمی کوردستان گرفتی ساغکردنەوەی بەروبوومە کشتتوکاڵەکانیان هەیە، هەر بۆیە هەموو ساڵێک گرتبوونەوەی خۆیان دەکەن. ئەم ساڵی جوتیارانی سنووری پێنجوێن لە بەغدای پایتەخت گرتبوونەوەیان کردووە لە بەردەم وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی فیدراڵی داوا دەکەن کە سنوورەکانی ناوڕاست و باشووری عێراق بەڕووی ئێران داخرێ بۆ ئەوەی بەروبوومە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان ساغ بکرێتەوە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.